بەناوی خودای گەورە بۆ پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگشتی هەرێمی کوردستان بە نیگەرانیەوە ڕایدەگەێنین کە دوای ساڵێک لە ئاسایی بوونەوەی ژیانی موچەخۆران خەریکە هەمان ژیانی سەخت و دژواری چەند ساڵی ڕابردوو بۆ مامۆستایان و فەرمانبەران دروست دەبێتەوە. ئێمە ئێستا لە کۆتایی مانجی 5 2020 داین، بەڵام حکوومەت نەیتوانیوە موچەی مانجی 1 دابەش بکات. بۆیە یەکەم هۆشداری دەدەین لە شکستێنانی کەرتی پەروەردە و دابەزینی ئاسی زانست و زانیاری قوتابیان و نەمانی ڕێز و شکۆی مامۆستایان و ناوەندەکانی خوێندن. دوو داوا دەکەین حکوومەتی هەرێم ڕەوشی دارایی و پێدانی موچەی ئاسایی بکاتەوە و ڕێگر بێت لەوەی موچەی فەرمانبەران نەبێتە قوربانی شەڕی سیاسی حزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا. سێ گردبوونەوە و خۆپیشاندان بە مافێکی سروشتی هەموو تاکێک دەزانین، بۆیە داوا دەکەین سەرجەم مامۆستایانی دۆک ئازاد بکرێت. چوار لە بەرامبەر جێبەجێ نەبوونی داواکاریەکانمان هەموو دەرگایەک بەڕوومان واڵایە بۆ ئەنجامدانی هەر چالاکیێکی مەدەنی دوور لە تونند و تیژی، چونکە ئێمە داوای مافی خۆمان دەکەین، دژی هیچ کەس و لایەنێک نین و نابین. لە کۆتاییدا هەموو لایەک ئاگادار دەکەینەوە کە هەر لێکەوتەیەکی خراپ لەسەر پرۆسەی خوێندن و تاقیکردنەوەکان دروست بوو لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی هەولێر 7 5 2020